بۆ نمونە ئەمە قماشێکی هندیە لە کوالێتی لە ڕنگ و ڕەونەقا زۆر جوانە، بەڵام لە کوالەتیا تەنکە و شێوازی بەکارهێنانی بۆ دووسێ بۆ گەلەویات بەکاری ئەهێنین، من بۆ کەوا بەکاری ئەهێنم، بەڵام موبەتەنی ئەەکەمەوە کوالەتی قماشەکەی گۆڕم. بۆیە کە کاتێڵم کە تۆ معلوماتت ئەبێ و هەوڵی تەنانەت کوالەتی قماشەکەش بگۆڕی. ئەمە موبەتەن یەکەمەوە بە قماش بە لەزگەیەک لە ڕەنگی خۆی و بەکارهێنانەکەی جوانترە لەو حاڵەتەیە. بۆ نمونە قماش هەیە چەند کارێکی تیاکراوە وەکو ڕنگ و بەکارهێنانی سیم. بۆ نمونە ئێستا ئەمە قماشی نازنازە، چەندین قماشی نازنازمان هەیە لە کوالەتیا فەرقی هەیە. نازنازمان هەیە هندیە، نازناز هەیە کۆریە، ئەمە نازنازی تورکیە. ئیتر ئەم قماشانە بەڕاستی بەپێی هەر وڵاتە و تەکنیکێکی تیا بەکار هاتووە. ئەمەش هەر شێوازێکیکەی نازنازە، بەڵام لە ڕنگ و لە کوالتیا جیاوازە. مەسەلە ئەمیان لەسەر شیفۆن دروست کراوە، ئەمیان لەسەر کرێبێکی خەفیف دروست کراوە. نوعێتی قماشەکان ئەگۆڕێ. قماشمان هەیە سەتەن ئەنواعی هەیە، سەتەنی کرێبمان هەیە، سەتەنی سترێجمان هەیە، سەتەنی خەفیفمان هەیە کە ئەویش بەپێی کوالەتی قماشەکە جۆرێتی بەکارهێنانیشی ئەگۆڕێ. بۆ نمونە سەتەن هەیە لە بەشی ژێرەوەیە بەکاریە، سەتەن هەیە بۆ ئەزی بەکاریە، سەتەن هەیە بۆ کەوا بەکاریە. قماشی دانتێلمان هەیە، دانتێل چەند نوعی هەیە، دانتێلمان هەیە، کیپۆرمان هەیە، ئەمەش هەر نوعیەتی دانتێلە. نوعیەتیان لە قماشێکەوە بۆ قماشێکی کە ئەگۆڕێ، لە نوعیەتێکەوە بۆ نوعیەتێکی کە ئەگۆڕێ، لە بەکارهێنانیشە لە جلێکەوە بۆ جلێکی کە ئەگۆڕێ. خاوەن کارم کاری قماش و دیزاین و دوورینەکەم و لە ئێستاە خاوەنی کوتاڵی ئایشم. بۆ ماوەی 30 ساڵە لە مەجای دوورینە کارەکەم. 30 ساڵ بۆ مەجای دوورین، بەڵام بەهۆی ئەوەی لەگەڵ دوورینە کاتێکی زۆر بەردەوام بووم، نوعیەتی قماشەکان مەناسی، جۆریەتی قماشەکان مەناسیەوە. حەزم کرد لە مەجای قماشە ئیش بکەم لەبەرەوەی ئەو قماشانە بێنم کە ئەزانم ئەگونجێت بۆ ئەو دوورینانەی کە لێرە بەکارێت. تەنها جلی کوردی نییە کارەکانی من، قماشی ئەزی هەیە، یعنی دوورینی ئەزیەکەم، دوورینی جلی کوردیەکەم، دوورینی جلی دەرەواکەم. لەبەرەوە هەوڵم ما خۆم قماش بێنم بەپێی ئەوەی بیگونجێنم لەگەڵ دوورینەکانمان، لەگەڵ شێوازی دوورینەکانمان، لەگەڵ سەردەما، لەگەڵ تەمەنە، لەگەڵ کوالێتیە، لەگەڵ تەنانەت ئاو هەوایە. ئەمانە هەمووی گرنگن لە کاری قماشە. لە 1994 دەستم کردووە بە کاری خەیاتی. حەز نەبووە بڵێم حەزم لێ بووە، نە پێویستم پێی بوو. ئەو کاتە تەلەبەی ئیعدادیە بووم، 4 ئیعدادیە بووم، وازم لە خوێندن هێنا و دەستم کرد بە کاری خەیاتی لەگەڵ پورم خەیاتێکی دیاری سلێمانیە. لەگەڵ جەنابیانە بەردەوام بووم لە 1994 هەتاوەکو ئەم چەند ساڵەی دواییش. ساڵانێکی زۆرە لەگەڵ خەیاتیم، ساڵانێک بەهۆیەوەی ماڵم دروست کرد و مناڵم هەبوو تەنها بۆ دەوروبەری خۆم، بەڵام لێدانە بڕاوم. وە لە 2007ەوە لە قماشە کارەکەم، خۆم سەفەرەکەم قماشە هێنم. کارێکی جوانە، پڕ بەدڵ جوانە. لە هەموو مەرحەلەکانی ژیانە ئیسفادەم لە کارەکەم کردووە. ئەوەیە کە زۆر ئەحترامی ئەگرم، چونکە ڕاستە من حەز نەبوو، پێویستی بوو دەستم کرد بەم کارە و بە کاری خەیاتی، بەڵام کاری قماشەکە حەزی منە. کاری خەیاتیەکە پێویستی بوو بەردەوامم لەگەڵ یا، بەڵام کاری قماش حەزی منە. بگەڕێم بە دوای قماشە، بگەڕێم بە دوای کوالەتیە، بگەڕێم بە دوای گونجاندنی ڕەنگەکانە، چۆنێتی بەکارهێنانی. خێزانم دروست کرد، مناڵم هەبوو، دوور نەکەوتمەوە وەک دوور کەوتنەوە، بەس کەمم کردەوە، چونکە ئەوەش واجبێکی کە بوو بەڕاستی دایکایەتی و ماڵ واجبێکی کە بوو. تقریبا هەتا 12 ساڵ بە شێوازێکی کەم تەنها بۆ مشتری تایبەتەکانی خۆم و تەنها لە ماڵەوە. بەڵام دوای کە قەرارم ما بێمەوە ناو مەیدان و کار بکەم، حەزم لە قماشەکە بوو بەڕاستی
و دوایش کە قماشەکەم هێنا هەمووانی کە مشتری خۆم بوون پێیان خۆش بوو کە قماشەکە لای خۆم هەیە و هەر خۆشم بۆیان بدورم لەبەرەوە دیسان دوورینەکەم هێنایەوە ناو قماشەکە لە 2007 هەدەفی من ئەوە بوو لە ئەوروپا و بەڕاستی قماش بێنم چوومە دەرەوە کوالیتیەکەی باش بوو بەڵام ئەسعاری زۆر بەرز بوو نەمەتوانی بەڕاستی بۆ ئێرە دوایی ڕووم کردە دووبەی و تورکیا لەوێەوە قماشم ئەهێنم زیاتر و هەندێک جاریش هەندێک قماش هەیە کە لە ئەوروپا بزانم کەمیەتی کەم زۆر نا ئیسیفادەی لێ بکەم ئەیهێنم کاتێک کە دووکانی قماشم دانا بەڕاستی ئەترسام زۆر ئەترسام زۆریش دوودڵ بووم بەڵام هەمیشە ئەمویست کار بکەم لەبەرەوە بەردەوام بووم و دووکانەکەم دانا و پاڵپشتێکی زۆرم هەبوو لە کەس و کار و لە ڕەفیقەکانم و لە مشتریەکانی خۆم و بەڕاستی و حەزیشم زۆر لە کارکردنە یعنی لەو ئافرەتانم پێم حەیفە ڕاستە ئافرەت واجبی کەی هەیە ماڵی هەیە مناڵی هەیە یعنی ئەوەش کارکردن لە ناو ماڵ و مناڵە واجبە گەورەکەی خۆتە بەڵام من دوای ئەوەی ئەو واجبەم بەجێهێنا ئەمەش کە هاتمە سەری هەر بە خاتری خێزانەکەم و ماڵ و مناڵەکەمە بەڕاستی بۆی مناڵەکانیشم بیر لەوە بکەنەوە ڕۆژێ ڕۆژان کاری خۆیان هەبێ لەبەرەوە طبعا لە 2007 ئایشمان دانا ئەم دووکانەمان دانا قماشێکی جوانمان هێنا هەرچەند لەو کاتوی کە ئێمە قماشمان دانا بەڕاستی بازارێکی ناڕەحەتی دروست بوو لەناو کوردستان بەعام و بزات لە سلێمانیە و کارەکە زۆر بوو خانمانی کە بە خۆشحاڵیەوە زۆرن کە هاتوونەتە مەیدانەکە ئەوەی کە زۆر تەشجیعی کردم کار بکەم لە مەجای قماشە بەڕاستی معلوماتمە بۆ قماشەکان ناسینەوەمە بۆ قماشەکان خوێندنەوەمە بۆ بەکارهێنانی قماشەکان لەبەرەوە پێم خۆش بوو بە حکمەوەی خبرەیەکی زۆرم هەیە لەگەڵ قماشەکانە پێم خۆش بوو قماش بێنم ئایش دوکانێکی بچکۆلانەی جوانە بەڵام ستافێکی جوانی لێرە کۆ کردوێتەوە هەم بە خەیاتی و هەم بە قماشەکە بەرامبەر شوقەکانی دەواازەین شوێنەکەمان شوێنێکی استراتیژی نییە بەڵام بیر لەواکەمەوە کە کاتێک خانمێک گێتە ئێرە شوێنی ئەوەی هەیە کاتێکی زۆر لێرە بمێنێتەوانێ و بۆ ئەوەی خەیاڵی لای ئەوە نەبێ لێکوا ئەوەستێ چۆن ئەوەستێ بە مرتاحی کە کاتێک گێتە ئێرە کاتێکی زۆری لە بەردەستایە و شوێنەکەی ئیسراحەت بێ بۆیە ئێرەم هەڵبژار بەڕاستی وی کە کاتێک گێتە ئێرەدا ئەنیشێ یا بە دوای قماشێک کاگەڕێ بە تەواوی خۆی تەرخان کا یا بە تەواوی مێشکی ساف بێ بە دوای ویستی خۆیان بگەڕێ و ویستی خۆی لێرە بدۆزێتەوە طبعا هەر خاتونێک دێتە ئێرە خۆمان هاوکاریە بین لە هەڵبژاردننی ڕنگ لە هەربژاردننی قماش بە پێی مناسەبەکەی لێ ئەپرسی مناسەبەکەی چییە بە پێی مناسەبەکەی جلەکانی بۆ هەڵەبژێرین بە پێی شکڵ و باڵای بە پێی ڕەنگی پێستی ڕەنگی قماشەکانی بۆ اختیارەکەین بەپێی ئەو مناسەبەی کە بۆی ئەچێت ئەوەشی بۆ اختیارەکەین هەڵبژاردننی ڕەنگەکانی بۆ ئەەکەین گونجاندنی بۆ ئەەکەین بە تەواوی ئەو ئافرەتانی کە دێنە ئێرە ئەوەی کە جێی سەرنجە بۆ ئەوان زۆر هاوکارین بۆ هەڵبژاردننی ڕاستەقینە بۆیان خۆشیان زۆر خۆشحاڵن بەوە و زۆر ڕازین لەوەی کە ئێمە لێرە زۆر هاوکاریانە بین لە هەڵبژاردننی قماشەکانە لە هەڵبژاردننی مۆدێلەکانە لە شێوازی بەکارهێنانی لەگەڵی تەنانەت لەگەڵ مورووا بەکارێنێ لەگەڵ ئاڵتونە بەکارێنێ ئەو دیتێڵانە ئێمە لێرە ئیشی لەسەرەکەین بەڕاستی و من بەردەوام لەگەڵ ئەوەشی کە ساڵانێکی زۆرە لە مەجالەکەیان بەردەوام ئەبدەیتی خۆمەکەم مەسەلا فتری جارێ ئەوەی بکرێ لە هەر شوێنە دەورات هەبێ وەری ئەگرم بە شێوەی ئۆنلاین بێ بە شێوەی مەسەلە سەفەرکەم لەوێ بڕۆم جار هەیە بۆ 3 ڕۆژ بۆ 3 محاضرە ئەچمە شوێنێک بەردەوام لە حالیان لێ ئێستا تەلەبەی شەغەف ئەکادمیم تەسمیمی ئەزیا ئەخوێنم بە شێوەی ئەکادمی ئەمانە هەمووی لە مەجای کارەکەمە ئیسیفادەی لێ ئەەکەم ڕنگدانەوەی هەیە لە ناو کارەکەمە بەکاری ئەهێنم بۆ کارەکەم